بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان ئاڕاستە بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە ئێمە ئێستا لە چیای حەسەنبەجین، یەکێکە لەو چیابەرزانەی دەڤەری سۆران کەوا ساڵانە لە وەرزی پاییز و زستان و بەشێکش لە بەهار بەفری تیادا دەبارێەوە تیایدا دەمێنێتەوە. هاوڵاتیانیش بەمەبەستی گەشت و سەیران و بینینی دیمەنە جوانەکانی بەفر ڕوو لەم ناوچەیە دەکەن. فەرمون بینەرمان بن بزانین هاوڵاتیان تا چەندە تاموچێژ لە گەشتی زستانە وەردەگرن. ئەوڕۆ وەک دەبینین بەفرێکی زۆر باریوە دانیشتوانی نزیکی ناوچە شاخاویەکان لە ڕۆژی جمعکە ڕێستێکە بۆ ئەوان ڕوو لە ناوچە شاخاویەکان دەکەن بە مەبەستی بینینی ئەو دیمەنە جوانە و ئەو کەش و هەوایە. بێگومان ئەوە دەرفەتێکە چەند مانگێک جارێک دووبارە دەکرێتەوە بۆ هەڵدەنێن لە دەستی نەدەین. جیاوازی بڵین گەشتی زستانە چیە لەگەڵ گەشتەکانی ترا بڵین لە هاوی نایخود بەهار پاییز تاموچێژی زیاترە؟ بێگومان لە دوو وەرزی جیاوازە، دوو کەش و هەوای جیاوازە. لە وەرزی بەهاراندا زیاتر سەوزایی دەبینی، بەڵام وەک دەبینین لە وەرزی زستاناندا کەش و هەوایەکە وەکو بڵێ شێدار و تەڕێتیە سپێتی دەبینی. ئەوە دیمەنێکی زۆر جیاوازترە لەوەی لە بەهارا دەبینی. بێگومان تاموچێژێکی فەرقیشی هەیە لەگەڵەوەکانی ترە. سڵاوت لێبێتن وەرزی زستان بە تایبەتی وەرزی بەفر بارین کەوا ئێستا بینین بەفرێکی زۆر لەم ناوچەیە باریوە. چی لای تۆ گەینەوە، چی وای لە تۆ کردووە بیتێرەوە لەکوێ هاتووی؟ بەڵێ وەرزستان وەرزێکی خۆشە بەهۆی بەفربارینەوە کە جیاوازە لە وەرزەکان دیکە. ئەمڕۆ بە مەبەستی گەشتکردن و کاتێکی خۆش بەسەربردن ڕوومان لە چیای حەسەنبەگ کردووە کە لەوێ بەفرێکی زۆر باریەوە و لە ناو شارەکان نەباریوە بۆ بەسەربردنێکی کاتێش خۆش وە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە ناو بەفر ڕوومان لەو شوێنە کردووە و کەوا ئەمڕۆژ دەبینین هاوڵاتیەکی زۆر هاتوون تام شوێنە، بەڵام بەهۆی ئەوەی کە ڕێگاکەی ناخۆشە ئاستنگ بۆ هاوڵاتیان دروست دەبێت. بۆیە داواکارین لە پەیوەندیدارەکان ئاورەگ لەم شوێنە بدەنەوە کەوا چونکە شوێنێکی گەشتیاری و شوێنێکی جیاوازە لە هەموو ناوچەکانی کوردستان کە یەکەم شوێنە بەفری لێ ئەبارێ و هەروە یەکێک لە تایبەتمەندەکانی دەڤەری سۆران بەگشتی کە ئەوەیە کە لە هەر چوار وەرزی ساڵدا شوێنی گەشتیاری هەیە. بۆ نمونە ئێستا ئێرە ئەو چیایە کە بێت و خزمەتگوزاری بۆ بکرێەوە پەرەی پێ بدرێەوە گرنگجی پێ بدرێم ئەو ناوچەیە بە لە زستانانش لە هەموو گەشتا ڕووی تێدەکاتەوە هاوڵاتیان ڕوو لەم ناوچێ دەکەن و وەداهاتێکیش بۆ ئەو ناوچێ و حکومەت دەبێت. ئێمە لە قزای سۆرانەوە هاتوون بۆ چای حەسەنبەگ بە خۆی گەشتوهات خۆشی هەیە کە لە کاتی زستانان و لە کاتی بوارانیش خەڵێک سەردانیەکە. ئێمە شۆکو خەڵکی سۆران ئەمڕۆ ڕوومان تێ کردێ و هاتوون لێرە جێوێکی خۆش لەگەڵ هاوڕێیان بەسەر ببەرین. بەخێراتنی کەناڵ جوانەکەتان دەکەم بەخێر بن بۆ ئێرانە. ئێمە بەباشمان زانی کە ئەمڕۆ بینە ئێرانە کە زیاتر بفر لە ناوچە شاخاویەکان دەبارێت و بەوەی لە وەرزی زستاندا بۆ بە هەلمانزان لەگەڵ خێزانەکەمان ئەمڕۆ بینە ئێرانە بۆ ئەوەی کەشێکی خۆش لەگەڵ خێزانەکەمان بەسەر بین و سڵاوت لێبێتن گەشتی زستانە لای تۆ بە تایبەتی بەفربارین وەرزی زستان چی لای تۆ گەێنێت؟ بەڵێ بەخێراتنی جەنابتانەکەن زۆر سپاس بۆ بەڕێستان کە ڕووماڵی شوێنەکەتان کردی. هەڵبەت ئێمە خۆمان خەڵکی ئەو ناوچەین وێڕای ئەوەی کەوان شوێنێکی باشی گەشتیاریە دڵنیان لەوەی ئەگەر حکوومەت پەرەی پێ بداتن وێڕای ئەوەی کە لە زستاندا دەبێتە داهاتێکی باش بۆ لە ئەنکەرتی گەشتیاری و لە هەمان کاتیش خەڵکێکی زۆر سەردانی ئێرە ئەکات چونکە بە حکمی ئەوەی یەکەم شوێنە لە کوردستان کەوا بەفری لێ ئەبارێ سەرەتا لێرەوە دەست پێیاکە ئەستەوە خوار و بەڵام بەداخەوە لانی حکوومەتی هەرێمەوە بە هیچ شێوەیەک ئاوڕی لێ نەدراوەتەوە چ لە ڕووی ڕێگاوبانە ئەلحەمدولیلەوە تازە سەرەتایەکە ئینشاڵە بتوانی لە داهاتووە وەکو کەرتێکی گەشتیاری پەرەی پێبدا بکرێتە ناوچێشی گەشتیاری وەکو ناوچەکانی دیکە کە لێرە زیاتر شوێنەکەی لەبارە و شوێنەکەی پێویستە بۆ گەشتیاری و سوپاس بۆ.
بارینی بەفر لە چیای حەسەنبەگ سەرنجی هاوڵاتیانێکی زۆری بۆ لای خۆی ڕاکێشا و بۆ گەشت و سەیران ڕوویان کردا ئەم ناوچەیە. بەڵام ئەوەی نیگەران بوو لای هاوڵاتیانەوە بوو کەوا ڕێگاوبانەکانی وەکو پێویست نین. داواکارن لە حکوومەت بۆ ئەوەی هاوڵاتیان گەشتێکی سەلامەت بکەن بۆ ئەم ناوچەیە ڕێگاوبانەکانی چاک بکرێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری حەسەنبەگ.